يخلق ما يشاء پەروەردگار هەرچی بێوێ ئەوە دروست دەکات وهو العليم القدير هەر خۆشی زانای بەتوانا و بەدەسەڵاتە. بە ئاەتەکە بە درێژیشی بکەینەوە و باسی ژیانی مرۆڤ بکەین لە قۆناغەکانی ژیانیدا. پەروەردگار دەفەرمێ خەلەقەکم من ضعفین. الله سبحانه وتعالى ئێوەی دروست کردووە لە لاوازی. سەرنجی وردی قورئان بدەن، نافەرمێ ضعافا کە بە حال بیهێنێ، يعني حالتان لاوازیە، نەخێر. خەلەقەکم من ضعفین دەفەرمێ ئێوە کە دروست بوون ئێوەی مرۆڤ هەر ئەسڵتان لاوازیە. بەڕاستی وایە لە ڕووی زانستیەوە تەماشای مرۆڤ کە کاتێک کەوا دەبینی ئەسڵی مرۆڤ لە لاوازی لە بێتوانایی دروست بووە، لە سپێرمی پیا و لە هێلکۆکەی ئافرەت، دواتر دەپیتێندرێن و بە دیواری ڕەحمە دەیەوێ خۆی هەڵواسێ. ئەگەر نەیتوانی بە دیواری ڕەحمەوە هەڵواسرێ، گل بۆەوە کەوتە خوارەوە، ئەو کاتە ئەو مرۆڤە ئەو ئافرەتە دەڵێن عەقیمە، واتە نەزۆکە، منداڵی بۆ ڕاناوەستێ و منداڵی نابێ. ئەگەر توانی ئەو نوتفەیە کە بوو بە نوتفە خۆی هەڵواسی بە دیواری ڕەحمی ئافرەتەوە، ئەم جا وردە گەورە دەبێتە عەلەقە وەکو زەرویەکی کرمێکی سووری لێدێ، پاشان دەبێتە مۆڵغا، واتە دەبێتە پارچە گۆشتێک بە ئەندازەی کوتە گۆشتێک کە ئینسان لە دەمی خۆیدا لە کاتی خواردنا دەیخوا. ئەمە هەمووی لاوازیە، سەرەتا لە نوتفەیەک لە هێلکۆکەیەکی لاواز، دواتریش کە پیتە بە قۆناغەکانی پیتاندندا خۆڕ هەڵواسین بە ڕەحەمی ئافرەتدا، بە ڕەحەمی دایکدا، و پاشانیش بوونە زەروێک، و پاشان بووە مۆڵغەیەک واتە زارجوویەک. ئەمجا دەبێتە جەنین، دەبێتە کۆرپە. لەم قۆناغەشدا مرۆڤ هەر زۆر لاوازە. لە ناوکەپەتکەوە لە ڕێگەی دایکیەوە خواردن و هەناسەی بۆ دێ، واتە بۆ خۆی هیچ دەسەڵاتێکی نییە، هیچ خواردنێکی پێناخورێت، لە ڕێگەی ناوکەپەتکەوە لە ڕێگەی دایکەوە خواردن و خۆراک وەردەگرێت. پاشان کە ئەم مەلۆتکەیە لە دایک بوو، سەرنج بدە بەڕێزان، باڵندەکان کە بەچکەیان دەبێ، بەشی هەرە زۆری بەچکەی باڵندەکان لە مرۆڤ بەهێزترن. مرۆڤێک کە زۆر خۆی بە بەهێز دەزانێت و ئەزانێت دەسەڵاتی هەیە بەسەر هەمووی جانداران و باڵندەکاندا، بەڵام بەچکەی زۆربەی ئاژەڵەکان، بەچکەی زۆربەی باڵندەکان لە مرۆڤ زۆر بەهێزترن. مرۆڤ زۆر بوونەوەرێکی لاوازە لە کاتی لەدایک بووندا، لە کاتێکا کە کۆرپەیە. دکتۆر عەلی شەریعەتی کتێبێکی هەیە، یەک لە پەنای خاڵ و سیفری بێبڕانەوە، کە مامۆستا هەژاری موکریانی زۆر جوان کردوێتی بە کوردی. لە لاپەڕە 15دا باسی ئەو ڕاستیەمان بۆ دەکا و بە ئەدەبیاتە کوردیە جوانەکەی خۆی هەژاری موکریانی ئاوا شیعرە فارسیەکەی شەریعەتی کردو بە کوردی. ئەڵێ تۆ لە جووچک بێهێزتر بووی، بێدەرەتان و پێستر بووی، ئەو دێتە دەر بە جووکە جووک، بۆ دان دەکوتێ پەلوودەنووک. بەڵام تۆ پارچە گۆشتێ شل، نەپەل نەمل نەگوڕ نەتل، چاو نەپشکوت و گوێنەبیس، تەوەزەل نەگریس سیس و پیس، لە ناو بێشکە قەتیس و گیر، مەڵچەی لێوت دەهات بۆ شیر، زیقەت دەهات شیرت دەویست، دەگریای دەبنە خۆت دەمیست. واقعەن زۆر جوان وێنای کردووە. تۆ لە جووچک بێهێزتر بووی، بێدەرەتان و پێستر بووی. جووچکەی باڵندە، جووچکەی مریشکێک، جووچکەی مراویە، کۆترێک کاتێکە لە هێلکەکەی دێتە دەرەوە، تەماشا کە سەرنجی بدە، هەموو لە ماڵەوە ئەو باڵندان پەلەوەرانەمان هەبووە، بۆ دان دەکوتێ پەلوودەنووک، باڵەکانی دەکاتەوە جیکە جیکێک دەکا بە دووی خواردنا دەگەڕێ. بەڵام مرۆڤ کاتێک کە لە دایک دەبێ، چاوی نابینێ، گوێی نابیستێ، ئیتر ڕەحمی خوای پەروەردگارە کە مەمکی دایکی بۆ دەگیرێ، یا مەمکی لاسیک بە مەمکە دەیخوا، هیچ دەسەڵاتێکی نییە، جوڵەیەکی نییە. ئەنجا پەروەردگار دەفەرمێ وەجەعەل الله، ئەنجا زانایان دەفەرمون وەجەعەل الله له سلاحا وحیدا وهو البكاء. ئەم منداڵە تەنها یەک چەکی بەدەستەوەیە بۆ هەموو داواکاریەکانی، بۆ هەموو ناڕازی بوونەکانی، بەس چەکی گریانی بەدەستەوەیە. یعنی ئەو چەکەی پێیەتی تەنها گریانە. کاتێک کە برسی دەبێ هەر دەگری، کاتێک ئازاری هەیە دەگری، کاتێک گەرما و سەرمایەتی دەگری،
تەنها چەکێک کە بەدەستێوەیەتی منداڵێکی زۆر لاواز کە بە لاوازی چۆ ناو ڕەحمی دایکیەوە، بە لاوازی کۆرپەیەکی لاواز بوو دەستکی دایکیدا، کە منداڵی شەو لەدایک دەبێت کۆرپەیەکە لە زۆربەی باڵندەکان و ئاژەڵەکان بەچکەی مرۆڤ لاوازتر و بێهێزتر و بێپێسترە. یەک تەنها چەکی هەیە بۆ ناڕەزایی و بۆ داواکاری کە بریتە لە چەکی گریان.